زعيم مطعمێکی خۆشە بەڵێ ڕاستە وڵی کاک محەممەد پێویستی بەم عەزەتە ناکرد داوەتی جەنابەت بوو چکۆم بەڕاستی ئەم فترێت هینەکەم جۆدۆکەم جۆدۆ کاراتیە ئەوە نییە خۆی زەعیفە کات و خواردن وشت کەمە خوارد چی پێم ئامەبەستت کیتۆیە کیتۆ هەو داخل کردی بزانانی زانیت کیتۆ زۆر مهمە بەڵێ وەڵاهی برا پێویستی بەم عەزەتە ناکرد لە ئێسکان دوو لە فەمانە خوارد وتر کاک ئەحمەدجان لەفەی چی داواکەی لە خزمەتم زۆر سپاس قوربان من دعوەتی کاک محەمەم بەڕێزی چیمان هەیە قوربان وەکو چی هەموو جۆرە خواردنێکمان هەیە مەسەلەن شاتو غەربی شاتو غەربی بەڵێ ئەوە تاوالێتی تۆ باسێتی نا قوربان خواردنی ڕۆژاوایی و خواردنی بەڵێ ڕۆژاوایی بەڵێ برنج و تەرتیبات چیمان هەیە برنج ئەنواعی برنجمان هەیە خڕمان هەیە دەنگ درێژمان هەیە برنجی کوردیمان هەیە برنج بە دۆمەمان هەیە برنج بە بریانی زەرد و قاوەیمان هەیە ئەی درێژمان نیە برنجی درێژ بەڵێ هەمانە برنجی درێژ بێنە حەزەکەی بەڵێ قاپێک برنجی کوردی بەڵێ حەزەکەی بەلەمێکی بریانی هەر بێنە با هەبێت بەسەر چاو هەمووی خۆتی خۆیەوە بەڵێ قوربان من دعوەتی و پیاوم باش بەسەر چاوە ڕاستەکەم یەکدە قرب حەکەم جاری هێشتا باسی مەرەگە و شلەمان نەکردووە بگورە سەر چاو فەرمو شلە حەزەکەی ئەنواع بێنە شلە تەپسیمان هەیە قەیسیمان ئەنواع هەیە سپێناغمان هەیە فاسولیامان هەیە ئاوی گۆشتمان هەیە ئاوی گۆشتی سوورسپیمان ئەوان ئەی مشتەقە ئەوانە هەمووی بێنە ئەی مشتەقاتی گۆشت چیمان هەیە قوربان قازمان هەیە قەلمان هەیە مریشکی کوردیمان هەیە مریش بەتەن و مریش بەغەڵوزمان هەیە ئەوانەمان هەیە دە حەزەکەی تۆ کەڵەشێرێکی کوردی بێنە بەسەر چاو کەڵەشێری کوردی یەک کەڵەشێر بەڵێ یەک کەڵەشێر بێنە حەزەکەی بە کاک محەممەد تۆزێ من لە قۆتەشتی قازێکی باتیا بێت بەسەر چاو ڕانەقەلیشمان هەیە بەڵێ بەس ڕانەکەی و من لە قۆتەکەی بەسەر چاو بەسەر چاو ئەوانە مۆ بێت مامە چاوە ڕاستەکەم نابێ من تەواوم ڕۆحەکەم هینمان هەیە من هیوایەت مقابلاتە چی مقابلات کاکەم تەلەڤیزیۆن دانەناوە برا نە ئەوە نییە خواردنم مقابلات پێشەکی مقابلات ئەوە تاقیم کردەوەتم بزانم ئەزانم ناوەکەی جارێ بابە سەنفوریەکەم بۆ بێنە بابە سەنفور ئەفلام کارتۆنە کاک نە ئەو بابە سەنفور مەبەستە بابە غەنووشە بابە غەندور بابە غەندور تەیرە قوربانەوە ئەوە بابێت سەر چاو لە خزمەتە ئەی هینمان هەیە ئەوە نییە وەکو هەویرێکی شل وایە ڕەنگەکەی ئاوا لە ڕەنگی تەکسی کوردستانە چێ چی پێ لەمە شتە خۆشەکە کاکە من لە معرەز داوام ناکەم برا نە ئەوە شتێکە وەکو معجون وایە عینەن شتێکی گیراوەیەکی خست حمص بطحین ئەوە ئەمزانی بەس ویستم تاقیکەمەوە ئەوە چەند تەکسی کوردستان بۆ بێن چەند حمص بطحین بۆ بێنن دانێ بەس نەچی یەک جێ بچکۆلم لە شوێنێکا بۆ دانەی باش هەر لە لەگەنێکە پڕیکە بەسەر چاو بەس بە چۆن تێی نەکەی بە کەوتی نانە بەسەر چاو خەمەوە بێ زەیتونی لەسەر بێ لەسەری بێ بەسەر زەیتون و وردە تەرتیبات شتێکێ تخوارراوە سەرناوی چی بوو قاپ و پەپولەشم بۆ بێنە چی پەپولە لەسەر گوڵە نیشێ باوان نەنە ئەوە نییە کەرەوز و ساوەرەکە وردەکەی کێ بەسەرەکە تەپولە ئەها تاقیەکەمەوە بزانم چۆنە ئەوە تەپولە بەسەر چاو هینیشم بۆ بێنە ئەی ئەو شتەکە هەیە ئەوە نییە نانێکی ڕقی ئەوە نەیە ڕیسوور کراوە تۆ چی پێڵەنەوە فەنتوشێکیشم بۆ بێنە فەنتوش ناقوربان فەنتوش یا فتوش ئەوە تاقیەکەم وتم بزانم مستەوای تەعامی چۆنە ڕاوە سەبابی کەمەوانێ دەکا کە تاوە بیرەکاتەوە تا تۆ بیرەکەیتەوە مەدەستمە خزمەت تۆ سلسلەی ئەفکارم مە بچڕێنە من ئێستا بیرەکەم و بزانم چی تر داوا فەرموو لە خزمەتە هینمان هەیە سوپ بەڵێ سێ نوعی سوپمان لە سوپی قارچک سوپی سپی سوپی سوور سەیریکە حەزەکەی لە هەرسێکی یەکی قاپێ بێنە سوپی گەرمە کوتاویشمانەیە نیسکیتمانەیە ئەو دوانەش هەر بێنە ئەو دوانەش با هەر نانمان هەیە ئەوە نییە بە کونجی و ئاوا تەرتیبات جەپەنجەکەی دیارە بەڵێ دو سێ جۆر نانمان هەیە یەک نانم بۆ بێنە بەقەدەر ئەم مێزەوە باشە لەکوێ دایانی لەسەر تەپی سەرمدان بابەت تۆ قەچێ من ئەی خۆم باشە بەسەر چاو ئەمرەکەی نانی هەورامیشمان هەیە هەورامیش بێنە لە ئەخیرە پانزە بیزنانێکیشم بە سەفەری بۆ دانێکیشم هەیە بۆچی تەقوربان ئەڵێ کاک محەممەد ئەمە دنیایەوە سوپە چوومە بازار نانەوخانەکان نەبوو وەنێ بووی مناڵەکان ئەوە نەبێت بە کونجی سەر چاو
فەرمو قوربان کاکە ڕاوەستە ڕۆحەکەم من جارێ شتی ترم لە نێشکایە تۆ پەلەم چییە؟ فەرمو جان نابێ من تەواو بم وەنێ بەڵە بەڵە ڕاستە بەڵە فەرمو جان ماسیمان هەیە؟ ماسی ماسی سێ جۆر ماسیمان هەیە چییە؟ ماسی سەلەمونمانێ ماسی کاربمانێ ماسی بەحرمانێ ئەو کارەباکەم حەز لێیە؟ کارەبا ناقوربان کارب ئەها چاول لێ من ئەمێ تاقیکەم و گینا هەیە نەزانێت کارب چیە ئەوە چییە؟ ماسیمان هەیە بە تەنور ماسیمان هەیە بە غەڵوس بەخەڵوسیش هەمانە ئەی هەمانە مەسگوف چی؟ مەسگوف سوورەکراوە بە غەڵوزە بەڵێ ئەوەیە بەڵێ چەند کیلۆ دەرەچێت ماسیەکەتان؟ ماسەکانمان لە دوونی بۆ سێ زیاتر دەرناچێت حەی بۆ قوربان شەڵا 5 کیلۆیی تیا بووایە بەس قەینا حەلم لایە بەڵێ هینکە دوو ماسی لەم دوو ماسی لەو دوو ماسی لەو دوو ماسی لەم دوو ماسی لەو 6 ماسی شش ماسی ئەوە بە تەنیا خۆتی خۆت ئەخورێ ماسی سەگە لە مەعیدیا جێ خۆی کاتەوە ماسی بەڵە مەسکوت سەرچاوم فەرمو قوربان تۆ چییە خۆت کاکە دەڕابێتە برا ئەخ نابێ من لێ بمەوە زۆر سەیرم کاردا قوربان پەڕەکەم پڕ کردەوە فەرمو لە خزمەتە ناکەم ڕۆحەکەم چاوە ڕاستەکەم بەڵێم شتی غازی چیمان هەیە مەختە ساردی شتمان هەیە بەڵێ بیپسی سەپرای فانتا هەمووی بێنە ئەی ماستا و ماستاوی کوردیمانەی لە لادێ بماندی هی مەڕە بەڵێ ماستاویکی مانگان بۆ بێنە بە سەرچاو ماستاو زەیت کۆلا عەسەبیشم بۆ بێنە عەسەب چی؟ عەسەب ئەی ماستاوەکە بچی بخۆم قەسەب بڵێ قوربان فەرق ناکات ئەڵم بزانم مستەڵەحەکانی مەطعەمە زانێت ئەوە زەیت قەسەب قوربان فەرمو والله جا مەطعەمەکە هیچ پیاماوە وڵایی پیامەوە تقریبا بەڵێ پیاماوە بەڵێ بەخوا کاکە جان ئەو هەموو خواردنەی ئەم داوای کردەوە بەشی گەڕەکەکەشانەکە کەواتە من بۆچی ناوەڵا لەگەڵ ئەوانانەکەمە خۆم هیچ بۆ تۆ نێنم نەوەڵا کاکە ئەو هەموو خواردنەی ئەم داوای کردەوە ئەی بۆچی ناوەڵا لەگەڵ ئەوانانەکەمە خۆمتەوە ئاساییە بەدڵی خۆت ئەم قوربان قسەیە چێ کاک محەمود وەڵا کاکە جان تۆ هیچ یعنی من زۆرم داوا کردو قسەکە واگەیەنێ بەخوا کاکە جانەرە وەڵا ئیسرافێکی یەکجار زۆرە کرد بەخوا ماڵ هەیە تا نانیە بیخۆ کەچی تۆ مەطعەمەکەت هەمووی داوا کرد ئەجا نانێ بخوا با سەمون بخوا با شەک بخوا با پسکیت بخوا ئەیبە ئەو قسەیە بۆ هەیبەت و شان و شەوکەتی من جوان نییە قەیناکە کاکە ئەوەی تۆ داوا کردو خۆ بەخوا بە پیکابێ ناڕۆ من بمزانێ ئەواهی بەرامبەر بە من ئەستان هەر پێم ناوەتی بۆ داوەت وەڵای منیش خۆ داوەتی منەکرد با بە عیبە و قسانە قەیناکە نانە جوان نییە ئەو بۆ هەیبەتی من جوان نییە بەخوا استقلالە ئەوە زیادە مەسروفە وەڵا پیاو بم ئەو نانە ناخۆم لەگە بەس حەی من ڕەفاقەتی تۆم کرد لەسەر خۆتان لە خزمەتان چیتان پێ ئەو پیاوە منیشکان یعنی من زۆرم داوا کردووە کاکە ئەرە عیبە عیبە ئەو بەخوا قسانە زۆر عیبە زۆر عیبە زۆر ماسەکە لەسەر ئاگرێ خۆتە وەڵا ماسەکە لەسەر ئاگرێ دوای بۆ بکە بە سەفەری بای باي باي باشە ڕۆحەکەم تۆ کاکە هی خۆ نییە خۆ کایانەکە هی خۆتە چەنە بۆ خوری ئەوە نەداواکە